دوای 9 ڕۆژ لە داخستنی و دوای چاڕوانیەکی زۆری هاوڵاتیان ئەو قوفڵەی لە دەرگای نەخۆشخانەی بەخشین درابوو کرایەوە بۆ هۆی گرفتێک لە مۆڵەتی نەخۆشخانەکە بە بڕیاری وەزیری تەندروستی داخرابوو. دوای چارەسەرکردنی گرفتەکان نەخۆشخانەکە بەڕووی نەخۆشاندا کرایەوە. نەخۆشخانەی بەخشین یا ئومێدی هەژارانە بەداخەوە یعنی ئەو چەند ڕۆژەکە نەخۆشخانەکە داخرا بەهۆی ئەوەی کە مامەڵەی نەخۆشخانەکە ئێمە لە کارکردن بووینتیایە بۆ تازەکردنەوەی مامەڵەکان، بەڵام مامەڵەکان تازە نەکرانەوە، یعنی ئاگاداری کە ڕۆتینیاتی دائیرە بە شێوەیەک لە شێوەکان عەرقەلەیە لە بەردەمیە. من لێرەوە سوپاسی هەموو کەسانە ئەکەم کە هاوکار بوون لەگەڵمانە بۆ لە ڕایکردنی ئیشوکارەکانمانە، لە کاک محەممەد حەکیم ئەنجومەنی باڵای کۆمەڵ و کاشی عەبدوڵڵا لە بەڕێوەبەرایەتی تەندروستی و برایان لێرە ستافی بەخشین هەمویان و هەموو ئەو کەسانی کە لە دائیرەکانی لە کاتی ڕایکردنی مامەڵەیە هاوکارمان بوون بۆ تازەکردنەوەی مۆڵەت. کێشەی ئێمە لە نەخۆشخانەی بەخشین مجەڕەت تازە نەکردنەوەی مۆڵەتەکە بوو، ئەویش مبەڕری ئێمە پاساوی ئێمە کە تۆزێک خاوی هەبوو لە تازەکردنەوەی مۆڵەتەکە یا بریتی بوو لەو باجە زۆرەی کە بەداخەوە دانراوە لەسەر ئەم نەخۆشخانەیە و شوێنەکانی کەشکە دانرا و ڕێژەی لە سا پێنجە بەو شێوەیە ئەوە وای کردبوو بەڕاستی کە عەرقەلە دروست ببێت. داخستنی نەخۆشخانەکە کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا بوو. زۆرێک لە هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان نیگەرانی خۆیان لە داخستنی نەخۆشخانەی هەژاران دەربڕی، بەڵام ستافی نەخۆشخانەکە دەڵێن لە سبەیەوە نەخۆشخانەکە هاوشێوەی پێشوو و پێشوازی لە نەخۆشەکان دەکات و هەموو بەشەکانیان کراوە دەبێت. ئەمڕۆ خۆشبەختانە لە خۆشیەکی زۆر و لە ئامادەبوونی ئەو جەماوەرە وەک تەواوی کارمەندانمانە دەرگای نەخۆشخانەکان بەڕووی چارەخوازانە کراوەتەوە و لەمڕۆوە تا سبەینێش لە خزمەتی تەواوی ئەو نەخۆشانەدان کە دێنینەوە نەخۆشخانەکەمان و لە داهاتووشە خزمەتی زیاتریان پێ دەکەین و ئەم جارەیان سەر لە نوێ نەخۆشخانە بە گروتینێکی نوێترەوە و باشترەوە لەلایەن پزیشکە پسپۆڕەکانمان و لە تەواوی کارمەندەکانەوە پێشوازی و چارەسەری پێویستیان بۆ دەکرێت. ستافی بەڕێوەبردنی نەخۆشخانەکە دوای تەواوکردنی ڕێکارە ئیداریەکان بۆ نەخۆشخانەکە دەڵێن بەڵێن بە هاوڵاتیان دەدەن نەخۆشخانەی بەخشین بەردەوام بێت لە کارکردن و باشتر لە پێشووتر کار دەکەن بۆ خزمەتکردنی هەژاران. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.